لەلایەن لێژنەی باڵا کە لێژنەیەکی پسپۆڕی و خاوەنی ئەزمون و ڕاوێژکارن لە بواری خزمەتگوزاری تەندروستی سەرەتایی کە بەرنامەی کوتان تێدا بەرنمەیەکی گرنگ و بەرنمەیەکی گرنگی تەندروستی گشتی هاوڵاتیانە تێدا کار دەکەن. لەلایەن لێژنەی باڵای وەزارەتی تەندروستیەوە بە دەستخۆشیەوە کار لەسەر استراتیجیەت و ڕێکاری زانستی و هونەری و هەروەها ڕێکارەکانی پرۆسەی دابینکردنی ڤاکسین بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کاری لەسەر کراوە تا هەنگاوێکی باش و قۆناغێکی باش لە ڕووی تەکنیکی و زانستی و دانانی استراتیجیەت و پلان و بەرنامەکانی ئەم ڤاکسینە کاری لەسەر کراوە و تا ئێستاش و تا ئەمڕۆژ ڕۆژانە بەردەوامن هەم لەگەڵ تیمی ناوەخۆ هەم لەگەڵ تیمەکان لەسەر ئاستی عێراق و تیمی دەرەوەش بە تایبەتیش کۆمپانیا نێودەوڵەتەکانی بەرهەمێنانی ڤاکسین و چەندین کۆبوونەوە و چەندین دیدار بۆ ئەم بابەتە سازدراوە. هەرچەندە دابینکردنی ڤاکسین کێشەیەکی جیهانیە هەم لە ژمارە و ڕێژەی بەرهەمێنان کە لە تموحی وڵاتان و ژمارەی هاوڵاتیانی کۆمەلگاکاندا نییە، لە هەمان کاتیشدا ڕێکارێکی قورس و نوێیە بۆ ڕوانبینین یان داهاتوو چارەنووسی نەخۆشانی کۆرۆنا تایبەت بەم ڤاکسینە. بەڵام لە هەرێمی کوردستاندا بە ئاراستەکانی بەرهەمێنان یان دابینکردنی ڤاکسین بەردەوامە، هەم بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراقی فیدراڵ و هەروەها ڕاستەوخۆش لەگەڵ کۆمپانیا نێودەوڵەتیەکان، بەڵام بەهۆی کەمی ڕێژە و ژمارەی بەرهەمێنان و هەروەها هێواشی لە پرۆسەی بەرهەمێنان و زۆری نۆرەی وڵاتان و داواکاری لەسەر ئەم ڤاکسینانە تا ئێستاش پرۆسەکە گشتگیر نییە لەسەر ئاستی جیهاندا بگات بە هەموو دەستی هاوڵاتیاندا. بەڵام من دەمەوێت بڵێم کە ڕێکاری باشی بڕیوە و بە دڵنیاییەوە ومێدمان زۆرە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەروەک ئامادەیی و ڕەزامەندی دەربڕیوە بۆ دابینکردنی ڕاستەوخۆی ڤاکسین بۆ هەرێمی کوردستان، بەسپاسەوە بۆ جەنابی سەرۆک وەزیران کە بەردەوام ڕەچاو و هەروەها چاودێری ڕەوشی کۆرۆنا دەکات بە هەمان شێوەش بۆ دابینکردنی ڤاکسین لەسەر هێڵە. بەڕێزان، هەروەک دەزانن کە کارنامە و بەرنامەی کاری کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕوانگەی تەندروستی و لە کەرتی تەندروستی گرنگی زۆری پێدراوە. هەروەها تەندروستی گشتی هاوڵاتی و یەکسانی لە گەیشتنی خزمەتگوزاریەکان بۆ هاوڵاتیان لە پێشەنگ و لە ئەولەویەتی هەموو کارەکاندایە بۆ بەرژەوەندی هاوڵاتیان. لە هەمان کاتدا بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاریەکان و چاکسازیکردن لەم بوارەدا بە تایبەتی لە بواری سیستەمی تەندروستیدا. بەڵام بەهۆی ئەوەی کە بەداخەوە لە ساڵی پار کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا تەواو یەک ساڵ تێپەڕی بەسەر هەوڵەکانی وەزارەتی تەندروستی بۆ بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیە کە لە 23 مانگی یەکەمی ساڵی 2020 دەست بە ڕێکارەکانی بەرەنگاربوونەوە و هەروەها ئامادەکاری بوو بۆ ئەو پەتایە کە لە جیهاندا ئەو کات تەنها لە وڵاتی چین سەری هەڵدا بوو، ژمارەکەی زۆر سنووردار بوو، تەنانەت ڕێژەی مردنیش زۆر کەم بوو، بەڵام پێشبینیەکان وابوو کە ئەم پەتایە دەبێتە پەتایەکی جیهانی و تەشەنە دەکا و هەڵکشانی ئەگەری هەڵکشانی تێدەها بوو. ئەوە بوو کە بینیمان بەداخەوەش لە هەرێمی کوردستاندا تووشی ئەو هەڵکشانە بوو. بەڵام بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک بە تایبەتی کە جێگای خۆیەتی سوپاس و ستایشی هەوڵ و هیمەتی هەموو ستافی تەندروستی لە پزیشکان و کارمەندانی تەندروستی و هەموو فەرمانبەران لەسەر ئاستی وەزارەت و بەڕێوەبەرایەتە گشتیەکان و نەخۆشخانەکان و دام و دەستگاکانی تەندروستی و بەڕێوەبەرایەتیەکانی خۆپارێزی تەندروستی تا دەگاتە تیمە گەڕۆکەکان ڕۆڵێکی گەورە و بەرزیان هەبوو لەم بەرەنگاربوونەوەیە لە سەرەتادا بۆ خۆپارێزی و ڕێگریکردن و لە قۆناغەکانی دەستنیشانکردن، لە قۆناغی چارەسەرکردن و هەروەها چاودێریکردنی نەخۆشان و تا ئەمڕۆژ زۆر بە پەرۆشەوە زۆر بە جددیەوە هەوڵی تەواویان خستەگەڕ و زۆر بەرزتر لەو توانایی لە بەردەست بوو، زۆر بەرزتر لەو توانامرۆیی کە هەبوو، کاری زۆر
گەورە و گرنگیان ئەنجامدا کە جێگای خۆیەتی ئەمە لە مێژوودا وەکو سەربەرزیەک بۆ هەموو ستاف و پزیشکان و کارمەندانی تەندروستی تۆمار بکرێت. ئەمە بێ پاڵپشتی و هەماهەنگی نەبوو لەگەلایەنە پەیوەنددارەکان. بە تایبەتیش من دەمەوێت سوپاسی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و هەموو وەزارەتە پەیوەنددارەکان بکەین لەسەری هەمویانەوە بەڕێز جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە تا ئێستاش زۆر بە هەوڵەکانی لە پشتگیری و پاڵپشتیکردن و دابینکردنی بودجە و هەموو پێداویستەکانی ئەم ڕوبەڕووبوونەوەیە بەردەوام بووە. لە هەمان کاتە وەزارەتە پەیوەنددارەکان لە لیژنەی باڵا لە ژوورەکانی ئۆپەراسیۆن واروها جێگای خۆیەتی سوپاسی هەموو ژوورەکانی ئۆپەراسیۆن بکەین و لێرەوەش دەمەوێت بە دەرفەتی بزانین سەری ڕێز و نەوازش بۆ برای خاڵی خۆشببووی بەڕێزمان بەداخەوە کە گیانی لەدەستدا بەڕێز جەنابی پارێزگاری هەولێر کاکتۆر فرسەت سۆفی بوو. جێگای داخە کە بەشێکی گەورەی هەوڵی مەتەکان بوو لە پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێر هاوشێوەی ئەوەی کە لە هەموو پارێزگاکان و ئیدارەکانی تری هەرێمی کوردستاندا ئەم بەرەنگاربوونەوەی ڕۆژانە و بە شەو نخوونی کاری باش ئەنجامدرا. سەری ڕێز و نەوازش لێرەوە بۆ قوربانیانی ئەم پەتایە دادەنوێنین، بە تایبەتیش قوربانیانی کە گیانیان لەدەستدا لە ناو کەرتی تەندروستی لە پزیشکان و کارمەندانی تەندروستی و فەرمانبەران. هیوای چاکبوونەوەش بۆ هەموو ئەوانە دەخوازین کە توشبوونە یان تا ئێستاش بەو نەخۆشیەوە دەناڵێنن. بەڕێزان، وەکو باسمان کرد پرۆسەی ڤاکسین لە کاتی ئێستادا پرۆسەیەکە هەرچەندە هەوڵ و هیمەتەکان زیاتر لە 100 هەوڵ هەیە لەلایەن کۆمپانیا نێودەوڵەتەکان و وڵاتاندا بۆ بەرهەمهێنانی ڤاکسین، بەڵام تەنها ژمارەیەکی سنووردار لەو ڤاکسینانەی کە ڕێژەی سەرکەوتنیان تا ڕێژەیەکی باش بەدەستێناوە بە ڕێژە جیاوازەکاندا توانیانە هەندێکیش لە ناوان پەسەندکراوی متمانەی دام و دەستگا نێودەوڵەتیەکانی تەندروستی وەکو FDA یان CDC لە ئەمریکا یان ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO بەدەست بێنن. من لێرەوە دەمەوێت سوپاسی لەبیر نەکەین ڕێکخراوی تەندروستی جیهانیش هەم بە خێرهاتنیان بکەین کە لەگەڵمانن و لە هەموو پرۆسەکانی وەزارەتی تەندروستی و حزوری بەردەوامیان ڕۆژانەش لە ئۆفیسی هەولێر لەسەر ئاستی عێراق و تەنانەت لەسەر ئاستی ئیمڕۆ کە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوڕاستدا زۆر هاوکار و پاڵپشت بوونە هەم لە بواری لۆجستی لە بواری دابینکردن و پاڵپشتیەکانی ئەم بەرەنگاربوونەوەیە. بۆیە ڤاکسین بۆ کۆڤید-19 پێویستی بەوەیە کە زیاتر بە دوواداچوونی بۆ بکرێت، چونکە دەزانن و هەواڵەکان و هەموو توێژنەوە زانستیەکان ڕۆژانە زۆر بە خێرا بڵاو دەبێتەوە، جیاوازی هەیە و نوێبوونەوە و ئەپدەیت و هەندێک لە دۆزینەوە نوێیەکان ڕۆژانە دەگۆڕێ. من دەمەوێت بڵێم کە توانای پزیشکان بە تایبەتی ئەوانەی لە بواری تەندروستی گشتی و هەروەها بەرنامەی کوتاندا لە ساڵانی ڕابردوو خاوەنی ئەزموون کاریان کردووە، ئەوە دەزانن کە پێکوتە چارەسەر نییە و وەکو دەرمانێک وەکو هیچ شتێشتر نییە. پێویستی بە زۆر وردبوونەوە و پێویستی بە توێژینەوە و دانانی استراتیجەتی گونجا و زانستی هەیە بۆی ئەمە بڕیاری پێویست و بڕیاری دروستی تێدا بدرێت. بۆیە ئەم کۆنفرانسە دەبێتە پاڵپشتێک بۆ هەوڵەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی تەندروستی بە هەمانجی لەگەڵ لوتکەی تەندروستی کوردستان لەگەڵ ڕێکخراوی ئەم کۆنفرانسە بە گرنگیەوە دەڕوانێتە بەشداربووان بە تایبەتی لەم دوو ڕۆژەدا لە گفتوگۆکانیان لە هەموو توێژینەوە و دەرەنجامە نوێیەکانی سەر ئاستی جیهاندا و بە سوپاسەوە ئەوانەی کە بەشدار دەبن بە بابەتەکانیان هەم لە ناوخۆ هەم ئەوانەی کە لە ڕێگای ئۆنلاین و لە ڕێگای لە دەرەوە بە کۆنفرانسی ئۆنلاین لەگەڵماندا دەبن. سوپاسیان دەکەین، دەستخۆشیان لێ دەکەین و بە دڵنیاییەوە هەوڵەکانمان زیاتر تر دەکاتەوە و هەوڵەکانمان زیاتر بەڕێو ڕێگایەکی زیاتر و باشتر دروست دەکات. ئەمە بەشێک دەبێت لە پێداویستیەکی ئەمڕۆ، چونکە تا ئێستاش پەتایی ڤایرۆسی کۆرۆنا ترسناچی لەسەر ئاستی جیهاندا بەجێ نەهێشتووە. ڕاستە بە وەکو باسم کرد بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک و بە سوپاسەوە بۆ پاڵپشتی هاوڵاتیانیش ئەم نەخۆشیە تا ڕادەیەکی زۆر باش لە ژێر کۆنتڕۆڵێکی زۆر گونجاودایە لە هەرێمی کوردستان، بەڵام دەبێت لەبیر نەکەین ئەم نەخۆشیە نەخۆشیەکی ڤایرۆسی و نەخۆشیەکی گوازراوەیە لە هەموو ئەگەرێکدا ئەگەری جارێکتر هەڵکشانەوە یان توشبوون و تەشەنەکردنی هەیە. بۆیە دەبێت ئەگەرەکان لەبەرچاو بگیرێت و هەوڵەکانمان زیاتر چڕ بکەینەوە
هەوڵی ڤاکسین تەنها هەوڵێکە بۆ دروستکردنی بەرگری لە ناو کۆمەلگادا، بەڵام خۆپارێزی نابێتە بەدیلی خۆپارێزی و دوورکەوتنەوەوان لەو نەخۆشیە. بۆیە دەبێ هەمومان پابەندی ڕێنمایی و ڕێکارەکان بین لەگەڵ ئاسایی بوونەوەی ژیاندا ڕەچاوی هەموو ڕێکار و ئامۆژگاریە تەندروستیەکان بکەین بۆی بەلایانی کەم جارێشتر تووشی ئەم بڵاوبوونەوە تەشەنەیە نەبین کە خوا نەخواستە لە هەڵکشانێکدا بێت لەژێر دەستی کۆنتڕۆڵکردن نەبێت. بۆیە من جارێشتر لێرەوە پەیامی خۆپارێزی و لەسەر ئاستی تاکپارێزی هاوکات بێت لەگەڵ هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی بۆ دوورکەوتنەوەی ئەو پەتایی زیاتر و زیاترین هێشتان زیاتر کۆنتڕۆڵکردن و دوورکەوتنەوەی ئەگەری هەر هەڵکشانێک یان تەشەنەکردنێکی تردا. جارێشتر من سوپاسی هەموو ئەوانە دەکەم کە لە دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستانش ڕێکخراوەکانی نێودەوڵەتی لە نەتەوەی گرتوەکان بە تایبەتی WHO ڕێکخراوەکانی تری NGO نێودەوڵەتی ناوەخۆ هەموو خواپێدا و ئەو کەسولایەنانەی کە ڕۆڵیان هەبوو لە پاڵپشتیکردن هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی معنەوی لە دابینکردنی پێداویستی لە دابینکردنی هەندێک خەرجی لە بنیادنانەوە و ژێرخان و هەروەها پاڵپشتکردنی سەرچاوە مرۆییەکان و بە سوپاسەوەش بۆ لێژنەی تەندروستی پەرلەمانی کوردستان کە ڕۆڵێکی زۆر باش و گەوریان هەبوو ڕۆژانە لەسەر هێڵبوونە بۆ ئەوەی کە هەم پردێکی نێوان هاوڵاتی و تیمەکانی تەندروستی بوون بۆ هەر کەم و کورتێک کێشە و گرفتێک و پێشنیارەکانیان بە گونجاو لە کۆبنەوەکان لە پەیوەندی بەردەوام دابنە سوپاسیان دەکەین دەستخۆشیان دەکەین و ڕێگەی دروست و باشیان بە ئێمە پیشانداوە سەرچاوە ئێوە بوونە کە بەیەکەوە هەموو لایەک بێکەوە کار بۆ ئەوە بکەین ڕوبەڕووی ئەم نەخۆشیە بینەوە. سوپاسی دام و دەستگاکانی ڕاگەیاندن دەکەم کە بە تەواوەتی بە سوپاسەوە بۆ فەرمانگەی میدیا و زانیاری کە بەڕاستی ڕۆلێکی تا ئێستاش ئەم دقەیەک ئەگەر هەمومان تەمەشای سەر شاشە و مۆبایلەکان و سەر ناو سۆشەل میدیا و تەلەڤیزیۆنەکان بکەین دەبینین کە کارێکی چەند گەورە کراوە. سوپاس و دەستخۆشیان لێ دەکەین. بەڕاستی ئەمە جێگای ڕێزە کە هەموو ئەو دام و دەستگایانەی کە پاڵپشت بوون و پشتگیریان کرد کە ئەمە بۆ تەنها بۆ بەرژەوەندی هاوڵاتی بووە بۆ بەرژەوەندی گشتی بووە بەشێکی گەورەی هۆشیاربوونەوە بۆ چونکە هەمومان دەزانین بەبێ دام و دەستگای ڕاگەیاندن هۆشیاری تەندروستی و ئەو زانست و زانیاری کە لە سەرەتای ئەم پەتایەدا هەبووە نەدەگەیشت بە هەر تاکێکی کۆمەلگا. سوپاسی هەموو ئەو کەسانش دەکەین کە بەڕاستی ڕۆلیان هەبوو لە ڕوبەڕووبوونەوەی هەر سەرپێچیەک کەم تەرخەمیەک بە تایبەتی لە هێزەکانی وەزارەتی ناوخۆ لە هەموو جۆرەکانی هێزەکانی پۆلیس و ئاسایش و پێشمەرگە قارەمانەکان کە لەگەڵ هەماهەنگێکی پتە و لەسەر ئاستی پارێزگاکان و ژوورەکانی ئۆپەراسیۆن بە تایبەتیش قایم خامیەتەکانی بەڕێز هەم لە ناو مەرکەزی شارەکان و لە ناو قەزا و ناحەکان دەورێک و ڕۆڵێکی گەورەیان هەبووە. ئەم نەخۆشیە هەر ئەوەی لێ چاوەڕوان دەکرا کە هەمومان بەیەکەوە وەکو یەک تیم ڕوبەڕووی ببینەوە چونکە تەندروستی هاوڵاتی لە ناو ماڵەکەی خۆیەوە تا دەگاتە ناو نەخۆشخانەکان پێویستی بە هەماهەنگی هەمومان هەیە. جارێشتر سوپاس بۆ هەموو لایەکتان و من دڵنیام کە لە دوو ڕۆژی داهاتوو ئەم کۆنفرانسە و ڕاستپاردەکانی هاوشێوەی هەموو کۆنفرانسەکانی تر کە بەداخەوە لە بەر ڕەوشی کۆڕۆنا لەبەر ئەو ڕۆژی تێکەڵ نەبوون و دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی نەتوانراوە کۆمەڵێک کۆنفرانس بکرێ دەتوانم بڵێم ئەمە بەڕێکارێکی دروست و گونجاو وەکو کۆنفرانسێکی زانستی دەستی پێکردوێتەوە. ومێدمان وایە کە ڕاستپاردە و هەروەها هەموو دەرەنجامەکانی ئەم کۆنفرانسا ببێتە مایەی کارکردنمان بە شێوەیەکی زانستی. من نامەوێت لەسەر ڕووە زانستیەکە و لە ڕووی تەکنیکی و هونەریەکانەوە چونکە بەڕێزان لە وەزارەتی تەندروستی هەمویان بەشدار دەبن لە پەنێڵەکانی داهاتوو هەم لە بریکاری و بەڕێز وەزارەتی تەندروستی هەروەها ڕایۆشکار و بەڕێوەبەرەکانی گشتی لە ئەمڕۆ بەیانی کە بەشدار دەبن وردەکاری ڕووی زانستی و کارەکانی وەزارەتی تەندروستی دەخەنە ڕوو. زۆر سوپاستان دەکەین جارێشتر هەموو لایەکتان بەخێر بێن سەرچاوان.